چەند جارێک چوونەتە لایەنی پەیوەندیدار بۆ چارەسەرکردنی ئەم گەڕەکە بۆ ئاوەڕۆ بۆ چاوەڕۆژ و قیرتا و ئەوانەی چیان نەکردوین ئەمە خۆمان ساڵ ساین بە چارەسەرکردنی ئەم کێشە چاوەڕێژەکەین و تەمای خۆمان ئاوەڕۆگەی بۆ چارەسەر بکەین هیچ کات ئامادە نەبوون بێن بۆمان چارەسەر بکەن ئێمە ئێستا خۆمان نەساین بە چارەسەرکردنی کێشەکە کە بارانە بارەوێتە قوڕەولیتا و هیچ حاڵێکی تیان نیە خەڵکێکی زۆر ئەم گەڕەکە سە چۆڵ بووە حسابکە ماڵی تیان نەماوە لە نەوەدوێک هاتینە خەلار بۆ ئەم حکوومەتەی هەرێم ئەم جادەمانە بۆ کۆنکرێتکە بۆمان چاکە ئای بە خیتاوێ ئایوە چەوروژە خەرارێ بۆمانکە بەس ئێوە کەمە وەکیل ئاوایی بگەڕێن چیمان بۆ کرا و بیرۆخێنمە لەخە ئەمە یەک دووهەمیش ئێمە ڕەنج و ماڵوێرانی و چاڵانکردن و سەرۆت و سامانمان لەسەر ئەم حکوومەتە داناوە ئەم حکوومەتەشمان لە پشتیوان خۆمان داناوە خێنمان لەسەرداوە لا خزمەتمان کردوون ئەمە ئەرکی حکوومەت هایسە من بە تەنیا خۆم بەمیشە هەڵساوم هەتا لەوەشێ دەراسەکانی ڕازی نەون ئەبێ جایتر ئەم حکوومەتە نازانم چۆن یارمەتی ئێمە باش چ ئەوێزەی بۆ ئێمە بکاتەوە هەتا چوون بۆ شارەوانی سێسای قوتم کاکە گرێدەرێکمان بنێ بۆمان تەختاوەتی وەڵی نیمانە جا ئەمە چویش دانێک و ئەمە قوبوڵەکە